بینەرانی زێدازیزی بەرنامەی داواکار سڵاوتان لێبێت. بەرنامەی داواکار شار بە شاری کوردستان ئەگەڕێت بۆ ئەوەی بە دوواداچوون بۆ داواکاریە جیاوازەکانی هاوڵاتیان بکات بە تایبەت لە بواری خزمەتگوزاری. ئێستا بە دیاریکراوی لەسەر قەڵای سپی حەسارم ئەوەش چەمچەماڵە. هاتووین لە خەمی چەمچەماڵ و چەمچەماڵیەکان بکۆڵینەوە، هاوڵاتیانی ئەم شارە بدوێنین، کێشە و خەمەکانیان وەربگرین، لە داواکاریەکانیان تێبگەین و دواتریش چ لە چەمچەماڵ لای بەرپرسانی ئەم شارە چ لە هەولێری پایتەخت لای هەر وەزارەتێک بێت ئێمە بە دوواداچوون ئەکەین بۆ داواکاریەکانیان. ئێمە لەم بەرنامەیە بە دوواداچوون بۆ خەمەکان ئەکەین و هەوڵەدەین دەنگ و ڕەنگی ڕاستەقینەی چەمچەماڵیەکان بخەینە بەرگوێ و بەرچاوی لایەنی حکوومەت و لایەنی ئیدارەی شارەکە بۆ ئەوەی وەڵامێک بۆ داواکاریەکانیان وەربگرینەوە. لەگەڵمان بن دەست پێەکەین. من ئێستا لە پیریادیەکانم ئەم دایە قسەم بۆوەکە بۆ ئەوەی معاناتی خۆی، چونکە ئەوترێت ئاو ئاوەدانی و عادەتەن ئەوەیشی بەدەست کەم ئاویەوە زۆرە ناڵێنێت خانمان و ئەو ژنانن کە لە ماڵەوەن، چونکە کە ئاو لە ماڵەکەیانە بێت ئیتر سەرێشەی زۆریان بۆ دروستە بێ. پورێکیان سڵاوت لێبێ. سپاس بێەوەی بیاڕەبی، سپاس دەکەم کە ڕازی بوویت قسەمان بۆ بکەیت، چکە ئێمە هاتوین بۆی باسی خەمەکە بکەین. ئێوە معاناتان چییە لەم شوێنەی خۆتان بەدەست کەم ئاوی و بێ ئاویەوە؟ وەڵاهی برام ئێمە زۆر بێ ئاوین. ئەگەر بتەوێ 7 ڕۆژ و 8 ڕۆژ و 9 ڕۆژ ئاو خۆتەزانی هەموو عیشێکت بە ئاوە، ڕاست بەتایبەت لەم هاوینە کە هاوینیشە مەبەریدە عیشەکە و شتیوە. اینجار ئێمە ئەگە بیرەکان نەبێ زۆر بێ ئاوین. اینجا کە ئاوەکەی شەدەن زۆر کەمە ئەوما پڕ نابێ. یعنی دوایەوەی 8 ڕۆژ و 10 ڕۆژ ئەخایەنێک کە قایمقامیش باسیەوەی کردماوەی ڕابردووتی لەمانەیە کە دوو جارە توانین ئاو تەوزیع بکەین. ڕاستەکە کە درەنگیش دێتەوە ئەوەنە نییە کە تانکیەکان ئەوەنە نییە تەنکیەکان ماپڕکە. ئەگەریە بێت و بیر نەبێ ئاو پڕ ناکەین. ئارە وەڵا برا ئێوە چەند سەرخێزانن لە ماڵ؟ وەڵای ئێمە خۆمان شەشین. یاخوا تەمەند درێژن و سەلامەت بی یاخوا کاکەی. یعنی لەم هاوینە معاناتیەوەتانەیە کە وەکو پێویست نەتوانن خۆتان بشۆن، وەکو مەوەڵایی ڕاستە خۆی ڕاستی ئەوەیە ئێمە کە ئاوەکە ناوێرین زیاد بیکەینەوە لەبەرەوە کە تەنکەکەتیان نەما پڕش نابێ. ئەی کە پڕ نابێ چەند هاوارێکن هینەکەن ئاوەکەمان زیاد ناداتیە کە ئاوەکەما پڕ بێ و ئیسراحەتی پێ بکەین. باشە ئێوە هاوار و داواکاری خۆتان تانگەیاندەتە لای بەرپرسەکان چیان وتە؟ وەڵای هەوڵی ئەوە ناتوانین، ئێمە لەوە زیاتر ناتوانین، زیاتر دەسەڵات لەوە زیاتر ناتوانین. دراوسەکانتان هەر هەمان کێشەیان هەر هەموومانەوەمان کێشەمان، بەڵام ئاوەکەی ئەم بەرەوە ئێمە زیاد کەزا ئەمها پڕ نابێ. ئارەوەڵا باشە ئێوە بۆ نمونە محاولەتان نەکردە کە ئەوانەی مشکلی ئاویانەیە بیر خۆتان بێت؟ وەڵای ئەوانەی کە بیریانەیە ئیتر باشە تاوەتاوەمان دەنیە کە ئیتر وەکو ئاوتر کەس نایدە نییە. ناوەڵاهی ئێستا من ئاوەکەم پڕ نابێ، یەک کەسێ نامداتێک ئاوەکەم پڕ بێ. ئارە وەڵا برا ناوەڵا ئارە وەڵا برام بەخێر بن سەر چاوم. ئەگەر بتوانی ئەم مشکلە ئەوەمان بۆ حەل بکەن. من وعدی ئەوادەم کە ئەوەی بە ئێمە بکرێ و لە دەسەڵاتمان نابێ ئیکەین تا ئەم کێشەیە چارەسەر نەبێ کۆڵ نەبێ. ئەخر تۆ ئەم ئاوە بۆ ئەم بەرەوە بڵێم بەخسەدم ئەوەیە ئێمە ئاوەکەمان کێشەمان ئەوەیە برام ئەوە فەرقێکە لێو بۆ ئەو بەرەوە هاتووە فەرقی هاتووە هەتا ئەو ئامۆدە سەیری بکەی برام ئەلێوێەوە ئێمە ئەلەم سەرەوە هاوردومانە کە هاوردومانە ئاوەکە کە دێوەرەکاتەوە زۆر کەسە. من خۆم بۆ ڕێگەمە تاوی هاتووە فەقەتەن ئاوەکەم کەزە پڕ نابی. مشکلەکەم لەوەیە زۆر بێ ئاوی تەنکیەکە بۆیە دوان ئاوەکەم پڕ نابی. باشە ئەو دایە باسی کەم ئاوی معاناتی بێئاوی کرد لێرە. ئەو بێئاویە وای کردووە کە ئێوە ناچار بن خۆتان ئاو بکڕن؟ بەڵێ بەڵێ ئارە وەڵای جار وایەتر بە هەفتە بە دەڕۆژ ئاو نایە مەجبوری کە بڕۆی ئەو ئاو بکڕیتر مەختورێژی خۆ دەزانین جاوای بە 2 ماڵ بە 3 ماڵی کڕیت 25,000 بۆ هەر یەک جار بۆ یەک جارێتە جاوایشەکە تۆ دێت بۆ 2 تەنگیە 6,000 دێت 7,000 دێت. باشەوە بەشی چەندەیەکە؟ وەڵای بەشی چەندەیەکە بەش ئەو خۆی ئەو ئاوەی کە دێ بۆمان بۆ منە بە هەفتەیە بە دەڕۆژ بەشی 5 ڕۆژ ناگەگەر تۆ 4 ڕۆژ ناگەگەر تۆ بە زیادەوە سەرفی و بە زیادی شۆک سەرفی ناگەن چکە ناوێت. باشە ئەوەنەی ینی بیست بێتت لێرە ئەو ماڵانەی کە ینی
عددیان زیاترە چەند سەر خێزان زیاترن ئەوان چکات ئاوەکە وەکو یەک بۆ هەمووی دێت معاناتیان زیاترە کێشەیان زیات چکە خۆ دەزانی هاوینە خۆت بشۆیە بێ موباریدە ئاوی موباریدە دابین بێت بەڵێ ئەرەوەڵا زیاترە چونکە ئێستا تۆ هەر سەری سەربانەکان ئەم گەڕەکوانە بکە هەمووی 5 تەنکی و 6 تەنکی هەیە لە سەربانەکان دوای بۆی وەریگرین لە سەربانەکان ینی عدەدی تەنکیان زیات هەر زۆر بەش ناکات چونکە تەنانە 3 تەنکیش بێت بەشی یەک هەفتە ناکات هەر ئەوەنەی بەش ناکات باشە ئێوە ینی معاناتی کەم ئاوی و ئەم کێشەیە زیاتر لە هاوینە زیاتر زەقەوێت بەڵێ لە هاوین نایە و تو ئەگەر بڕۆیتە سەرەوەی لە زستانیش ئێمە ئاومان کەم دی لە زستانی شەر ئاو زۆر کەمە ینی ئەم چەمچەماڵە لەوەتی مخۆم ناسیێت و ئاوی کەم بوو ڕاست دەست و چاڵ خۆش بێت ئێوە چەند ئەناڵێنن بەدەزم کێشەیەوە وڵای ناڵان ئەمە چەنای چەند ساڵە خەڵکم چیە ناڵێنە بەدەست بیاوی بەدەست بیایی سەیبان نەگە هاتەنشیژنە هەگوۆتە تەنکە سەرکەرێکیان لە سەرباندان بەخوا ماڵ خۆمانە تەنکەرە تەنکیە سەبەکەم یەخ دیوارگان دەزی بێتە لەبان ئەوە قورسا پڕێکی هەمولی ناکە بیاییە بێ پڕێکی ناچاریە بەش ناکە ڕاستە باشە ئێوە داواکاریەکان خۆتان کێشەکان خۆتانتان بردەتە لای بەرپرسەکان چەمچەمە لای قایمقام بێ لای بەڕێوە بەراو بێ کشتی ئاگدارە چارەسەر ناکرێت هیچ چارەسەر نەکەوە چەنایی چەند ساڵە بە مزارەی بە هەموو شێوەیە بێنانە بەخۆرە بە شەڕ بە چی بێ چارەسەر ناکرێ حاجی گیان تۆزێ قسم بۆکەی سەلام عەلەیکم عەلەیکم ئەسسەلام خۆ کێشەم هەر ئاوەکە نییەمە منیش گەرەکمە باسەوانیشم بۆ ئەی بەنزینەکە بۆ گرانەکەن و بۆ ئەم خەڵکە فەلاحەیە جوتیارە ئین ناویشە فەلاحەیە نەوەڵانە فەلاح منایەن بەس باشە بەنزینەکە کابراگە من بۆ شوێنێک گەڕم بەنزینەکە کابرا دەبێت زیاتر لە من بسێن ئەی چۆن خۆها بە هەر کێشەی ئاوەکە نییە برا کێشەکەی و هەر ئاوەکە نییە باشە ئەوە باس بەنزینی شت کرد ئەی کارەباتان چۆنە وەڵا کارەبامان باشە کارەبا باشە وەڵا خراپی ئەوەیان باشە وەزە تەندروستی ینی بۆ نمونەیەوە نەخۆشیەکتان بێت ناچارن بیبن بەرەو کەرکوو بەرەو سلێمانییان لە ناو چەمچەڵ وەڵای بە گوێرەی نەخۆشەکە ئەگەر باش بێت کە شارەکە ئەمێنێتەوە ئەگەر زۆر حاڵاتی خەتەر بێ بۆ سلێمانی ئەی دەست خۆش بێت هەر بەس بەنزینەکە هەر ئاوەکە نیە برا خۆ کێشەمە بەس ئاوەکە نیە ڕاست لە ماڵ و زوو باسی کێشەی کەم ئاویەکرێ وەڵا ئەومان زۆرکەن ینی وای کردە کە نەتوانن وە دڵ خۆتان بشۆرن بچنە حەمام وەڵاوایە ئسا مەتکەبەمانش گەرمایە تەبان لە مەکتەبیش ینی لە مەکتەبیش کارەباتان نیە یان موبەریدە و ئەمانەیان نیە وەڵام بەردەیەکی دیە هیچ کێشەی هەر گەرمە لە چ مەکتەبێکی شاگرفەتە لە چ مەکتەبێ مەکتەبی شاگرفەتە مەکتەبی شاگرفەتە ینی لە مەکتەبەکەیش گەرماتانە لە کات تاقیکردنەوەکانە لە کات دەرسەکانە موبەریدەی تایە تای نییە وەڵام بەردەی تایە بەس کارەبا نیە یاچی کارەباشێ بەس وڵی بۆتان داناگیرسێنن ئێوە لێرە لە ناو چەمچەماڵم شوێنە بە دیاریکراوی پیریادیەکانە لە خەو هەڵەسن تا ئەخەون لە کاتنان خواردنە کاتێ مەجلسێک خێزانیە کۆبوونە تۆ قساکەنالیەکەت چ خەمێک بە بەردەوامی خەمتانە و هەر باسیەکەن وەر چارەسەر ناوێت وەڵای خەم چیە خەم لەم کۆمەڵگەیەمە زۆر ڕاست خەمەکانیش بریتە لە ئیشی ژیان بەداویستەکانی ژیان کەماوێکە بە دەرەجەیەک کارەباکە بە دەرەجێت کەماوێت ئیتر بەخوا چی بکەن ئەمە ئەوە داواکاریمانێ لە حکومەت ئەوەی لە ئێستا من داواکارەکەت لێوە دەگرم بەس پێش ئەوە داواکارێکە ینی لێرە کاتچنە لای بەرپرسەکان هیچ پێشنیاز و قتراحێکیان بۆ چارەسەر یاوتیان لە دەسەڵاتی ئێمە نییە پێمان چارە ناکرێت وەڵا قسە بۆکەن و جوان بەڕێ دەکەن و بەخێر سەرچ بەزەوەنە ئەی وەڵایتە من داواکارەکە لە تۆکەم کە تۆ نەیکی جەوڵات قسەکەی منەکا بەخێر سەر چاو نەوەڵا چەند جاچینە چینە شارەوانیە چینە لای قایمقام بچینە ئەو شوێنانی کە پێویستەکە بەس بەخواوەکو پێویست نییە ئێستاکە لە ناحەی شۆڕش بە تایبەتی کەماوی زۆر ئەمە بۆتەوە کاریەوەی کە سەبەبی کێشە بێ لە ماڵەکان وەڵی تر سەبەبی کێشە چییە؟ سەبەبی کێشە لە زۆرشتە سەبەبی کێشەکە لەوانە کابرا بژێوی ژیانی مانگانەکەی ئەوە نەبێت کە تو ئاوی نەبجا پێویستی باوە ئەو کڕیش دێتە سەری بەڵێ ئەو کڕین دێتە سەری هیچی ژیان دێتە سەری وایە ناکات دەرەگوی بە مەسەلەکە ئەوە بێر ئاوە ڕاست ئاوەکە ئەو کێشە بۆ دروستەکات تۆ ئەگەر مەعیشەتی ژیانەکەمی ئەوە کێشەکەی بۆ دروست لەوەی کە تۆ پێویست بە ئاوە لە ڕۆمادیەکەشەوە قورس بۆ ژیان بامووی بە دەرەجەی قورس بوو بەخوا خەڵکێم دەڤەرەش زۆربەی خەڵکێکی نەبووە ئەم داڤارەتەرۆک و خەڵک ڕاست
لێرە تر وایە و وەهای حاڵی باشترە و هەنووعی تایە. سڵاو براگیان براکەم بەخێر سەر چاوەکان پێت خۆشە قسەم لەسەر چی بۆ بکەین لە معاناتانەی کە ڕۆژانە هەر باسی هیچ نەگەی باسی کەماکە بکەین لەوە گەرە لە ڕووی مادێکەوە ئەمە مناعەتێک ناخۆشی دروست بووە بڕاکەی میوانێکە دێ نەخەم ئاشتە نەخەم ناتە نەخەم مەسرفتە یەکسەر پڵە قاش ئاوەکەی بۆیە میوانە لات مێنێتەوە شوو بدا ئیسراحەتکە ئایا هەفتێک لەو تەنکیامێتەوە بێت چۆن ئابێ تەبیعەتی خوار چۆن بێ خواردنەوەی چۆن بێ ئاوە هەفتەیەک جار ئەکە ئاوەکە دێ پڕشی ناکات یا بە حەقەت پڕی ناکە هەفتە هەیە ئەوە نایە کاتە زەختێک زۆری خستۆ سەر خەڵکی میواندارە خەڵکی معاناتی کزە ناتوانێت ینی ئاودابیکە من دراسمێ لەوەی لە بتوان لەسەر بیرەکەی هاوکاریەکەم بکات بەڵام ئەو خەڵکی تر نێت ئەوەکەی ترچی ئەوەکەی ترچی تۆ کێشە بە تەنکەرا پڕکە بەڵام پیالۆی هەفتێک ڕۆژی بە 10,000 حەوت تەنکەر ئاوەکەی. سلام علیکم دایگیان ئیسا ئەو کوڕە لەوێ باسەوەی کرد خۆتەزانی ینی چەمال مجتەمەیەکی میوان پەروەرە بە بەردەوامی خانەدان و میوانی زۆر ئەمە هەر ئەوەی کێشەی بۆ ئەوە دروست نەکردووە کە ئەفرادەکانی ناو خێزانەکە کێشەی کەماریانە بەدەن هەر ڕوود نایە خوڵقی میوانێکی جەنابتان وەکو ژنێکی دنیا دیدە معاناتەکانتان چییە خەمەکانتان چیە خەمەکە ئامان کزە ئامان کەمە زیاد ئامان کزە ماندووتانی کردووە ئەرەوەڵا چەند ڕۆژ جاری ئاوەکەی تەنکی پڕەکە ئێمە نەبێ ئەم سێ ماڵنی بەس ئەم سێ ماڵ ئەرە بەخوا ئەم سێمە ئەمە ئیتر ینی هەمووی خوانێ بەڵام کێشەکەیەوە گەورەترە لەخوا بەزە هەیەە بەزێمە ئەو سێ ماڵەمان ناوی کرد ناچارن کە بەتان کەر و بە مەختورەوەمانە تەنکردیانێمان کرد بەس جار لە هاوسەکانەوە بیرڕای کێشن ئەوەیش باشە دراوسەکانە لەخوا بەز باشە دایگیان ئەگەر تو داواکاریەکت بێت داواکاریەکەت چییە؟ داواکاری مشکل هیچ کێشەی ئاوەکەمان بەس ئەوە کێشەی و داواکاری یەکێکی دیکە لە بابەتەکان کە ئێمە لەم گەڕەکەین پێ و ینی خۆیان پێیان خۆشە پێی بڵێن گەڕەکی مامۆستایان بەڵام لە ناو شەمشەماڵە زیاتر بە گەڕەکی چلوەشتەکان ناسراوە چونێتە خزمەتی هەندێک لە هاوڵاتی بەڕێزی دانیشتوانی بەڕێزی ئەم گەڕەکە لەگەڵ جەنابی مامۆستا یوب عەلی کە پێشنێژ و تارخوێنە لێرە مامۆستاگیان سڵاوتان لێبێ ماندوو نەبن زۆر سپاس بەخێبینە بێوەی بنیاخوا مامۆستا کێشەی گەڕەکی ئێوە چییە؟ چونکە من پێشتر بە دوواداچوونم کردووە باسییان لەوە ئاکردیان و گیرمان خواردووە لە زستانە بەدەست قوڕەوە لە هاوینە بەدەست تەپوتۆزەوە یان و مناڵمان ناچێت توانێت بچێتە دەرەوە ڕۆژی 3-4 جارە بێت جلەکانیان بگۆڕین هەر فریاکەوین جل بشوێنەوە جگە لە کێشەی ئاو و کەماوی کە پێم وابێ بابەتێکی یاو بەشە لە ناو هەموو گەڕەکەکاری چەپچەماڵ دیارە سەبارەت بە خەمی گشتی شار خەمی ئاوە بێگومان بەڵام خەمێکی تایبەتی ئەم گەڕەکە ئێمەکەی چێکی لە گەڕەکە کۆنەکانی ئەم شارەیە و ئەم گەڕەکە ئەوکو خۆت باسر کرد لە ستان قوڕ و لە هاوین تۆس ئەمە یەک و ئەتوانین بڵێن ماوەی 7 ساڵ ڕاگیراوە پرۆژەی ئەم گەڕەکە ڕاوەستاوە 7 ساڵ ڕاوەستاوە و هەرجاری لە بابەتێک ڕۆژێڵن پترۆدۆلارە ڕۆژێگەڵێن لەوێ نەماوە ڕۆژێڵ لە سەر وەزارەتی شارەوانیە ئیتر خۆشمان بۆمان ڕوون نەبووەوە ئایا لەکوێ ئیشی لەسەر ئەکرێ تا ئێستا بۆمان ڕوون نەبووەوە لەکوێ ئیشی خۆتان وەکو ینی ئاگادارم زۆر دوای ئەم بابەتە کەوتون چ لە سلێمانی چ لە چەمچەماڵ چ لە هەولێر کە سەردانی لێرە بۆ منە قایمقامتان کردووە سەردانی شارەوانیتان کردووە لە چەمچەماڵ ئەوان چی ئەڵێن بە دیاریکراوی دیارە ئێمە نزیکەی هەزاران واژۆمان کۆ کردەوە تەسلیم بە ئیداری شارمان کردووە قایمقام ئەڵێ من لەسەر خەتم بۆی کەوە لەگەڵ وەزارەتی شارەوانیە یان لەسەر ئەو بەوەی کەوە بابەتەکەم معنیە قسەم کردووە بەڵام دەڵێ پارەکەمان نییە بەڵام لەگەڵ لە ڕاودوژە ئەم پارەی بۆ ئامادەکراوە دیاری کراوە بەڵام لەگەڵ ئەو شەکە کاتێک پرۆسی بڵین ئەو قەیرانی ئابووی 2014 هاتە کایەوە وردەوەدا ئەم بابەتە ون بوو بۆ ئێستا نازانێت ئەو پارێکە لە ڕابردووە کە بۆی دانراوە چیلی هات ئەمە یەک بەڵام بۆ چوو تاکوی ئێستاکە خەمێکی لێ ناخۆن و نایخەنەوە کایە وەکو دەبین لە شارەکانی دیکەی کوردستانە پرۆژەکان وردەودا ئەو گەڕەکە لە دوای ئەم گەڕەکە لە چەمچەماڵ دروست کراوە ئێستا ینی گەڕەکمان هەیە لەو بەری شارەوە لەو بەری شارەوە لە دوای ئەم گەڕەکە دروست بووە بەڵام هیچ گرفتێکی نییە نەشۆستان نەشەقام هیچ گرفتێکیان نییە ئەکرێ بڵێن ئەمە تاقە گەڕەکە لە چەمچەماڵ کە هێشتا خۆڵە و ینی
قیر نەکراوە کۆنکرێت نەکراوە دوو گەڕەکی سەرشیمان هەیە گەڕێکی تازەمان هەیە کە چەند ساڵی پێشستا بڵێن دروست بووە کە پێ 30,000ەکان بەڵام تاکە گەڕێکیشی زۆر گەورەی فراوانی شار گەڕێکی مامۆستایانە کە ئێستاکە بەو شێوە ماوەتەوە بەم حاڵۆکەوە خەڵتی ئاژێت سپاسانەکە مامۆستا با من ئەم پیاوەش بدوێنم جەنابتان دانیشتوونی ئەم گەڕەکەن چەند ساڵە لێرە تقریبان ئەوە لە 2013 ملیێنم باش ینی تقریبان 8 ساڵێکە بێ لێری چ معاناتێکتان هەیە بەدەستەوەی کە ئەم گەڕەکە قیرتاو نەکراوە هەندێک لە سەدا چەندی تاوە بۆ مامۆستا 55 لە سەتی ماوە 45 ینی چۆتە پێشەوە بەڵام نیوەی ماوە تقریبان چ معاناتێکتان خۆ جەناب وتت لە زستان قڕە ناتوانین بێنێ دەرەوە هاوینشە کە سیارێت دێ ماتۆر دێبێتە خۆڵێک لە وەندە چاوچوان نبینێ ناوەمان لاتوە بخوان لەم گەڕەکە بێزار بووینە چ داواکاریەک تێوەکو دانیشتوویەکی ئەم گەڕەکە گرنگترین داواکاری ئەستەکەی لە پێش هەموو شتێکەوە بۆتان مامۆستا گرنگترین من قیرەکەم بەلاوە گرین قیرەکە لە هەمووی گرنگ ئەرە وەڵاهی زستانان بەڕاستی قوڕقڕاوێکی زۆر ناخۆشە تەپ و تۆزێکەکە هیوادارم دڵسۆزانە ئاورێکمان لێ بدەنەوە وەڵی ئێمە من خۆم 15 ساڵە لێرە دوایان بابەتە ئەوە ماوەکەمە دوکانە بچووکە 15 ساڵە لێرەم باوەڕت بێ یعنی جستانان لەبەر قوڕقڕا هاوینی لەبەر تەپ و تۆز زۆر بێزارین بەڕاست زۆری عازاست مەغدوریشین بەڕاستی وەکو 48ەکان زۆر مەغدوری ڕاست بەسەر چاو ئێمە و بابەتە هیوادارم دڵخۆزانە ئاورێکمان لێ بدەنەوە مشورێکمان بۆ خۆن شیوان بەخوا دەست و چاوتان خۆش دەشان ساغ بێ ڕەبی بێەوەی بن بازێت بۆتان مامۆستاگیان بەڵێ عزیزان سڵاوتان لێبێ خۆتان نەزانە مەڵقەیەی بەرنامەی داواکارمان هێناوە تا چەمچەماڵ بۆ ئەوەی لە خەمەکان بکۆڵینەوە و داواکاری هاوڵاتیان سەبارەت بەو کێشانەی کە لێرە بێزاری کردوون وەربگرین لەسەر بابەتە جیاوازەکان من لەم بەشەی بەرنامەکە بە سوپاسەوە میوانداری کاک شێخ عەباس قادرم کردووە لێپرسراوی گروپی ژینگە و ژیان بۆ ئەوەی وەکو هاوڵاتیەکی ئەم شارە وەکو کەسێک کە لە ناو کایە جیاوازەکانە وجودی هەیە باسی معانات و ئەو شتانە بکا کە بەنسبەت خەڵکەوە کێشن کاک شێخ سڵاوتان لێبێ سوپاس بۆم دەرفەتە ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم ینی جەنابتان کە ئاگادار کرانەوە کە پێمان خۆشە لەم بەرنامە میوانداری بکەین ئەو خەمانە چی بوون کە پێت خۆش بوو لە ناو بەرنامەکە باسی بکەی لە بەرنامەی داواکار وڵای ئێمە سەرەتا زۆر خۆشحاڵین کە لە نزیکەوە هاتنە خزمەتان و لە معناتی شاری چەند شماڵ کۆڵنەوە ئێمە هەر هاوڵاتیە هەر ڕێکخراوێک کەس کەناڵێک برینی خەمەکانی ئەم شارە بگەینێتە شوێنی مەبە شوێنی ئەوە ئێمە خۆشحاڵە بین بە و ئەرکینە سەرکەوتوێ لەجا ئێمەش کە ئاگادارکراینەوە زۆر زۆر خۆشحاڵ بوون ئێمە ئەوەی بە لترێکی ئاو بە مەتارێکی ئاو بە نەمامێک بە خزمەتێکی ئەم شارە ئێمە بچووکیەکەن و پێشوازی دەکەن بۆ خۆتان گەورن کێشەکان چین بەگشتی ئەوەی ڕۆژانە لە ناو نازام لە ناو سیارەکان لە ناو چایخانەکان لە ناو دایرە و فەرمانگەکان لە ناو کۆڵانەکان لە مەجلیسە خێزانەکان بە بەردەوامی باسەکرێن وڵای ئەمەی کە بۆتە باسیکی ڕۆژانەی ناو هەموو تۆڕە کۆمەڵاتەکان و فەیسبوک و ناو خەڵک و ناو جەماوەرەمانە بە زۆری تۆڕی کێشەی بیاوی ئەمڕۆ ئەم ئاو کە ئاو ڕەبتە بە ژیانەوە کە ئاو نەبێ ژیانیش نابێت ئەمە چەند شەماڵ دروست بووە لە سەرەتای دروستبوونیەوە ئەم کێشەی بیاوەی بەردەوام بووە مەسەڵەن ئیتر هەوڵ درراوە بەڵام هەوڵەکان تا ئەم دەقێ نەگەیشتۆتە نەتیجەیە کە دڵخۆشکەر بێ بۆ شارەکەمان باشە بابەتی بێئاویەکەت ینی چ شێوەیەکە ینی لە مایەکە بۆ نمونە چەند جار ئاو دابەشەکرێت خەڵک ئەتوانێت استیفادەی لێ بکات چکە ئێستا وەرزی گەرمایە ینی من بۆیان بەسکردم وتیانەر ئەو ئاوەی بۆ ئەدرێ بە ئێمە و دابەشەکرێت هەر بەشی موبەڕی دەکە ناکە بێگوبان وڵا خۆی ئەلێک سەردایمە سیستەمی ئاودان لە زستانە خەڵکەوەی کەم ئەو کەم سەرفەکە جارە 4 ڕۆژارە ئاودیان ڕۆژارە دەبڵم کە ڕوبڕووی هاوین و مەرسومی هاوینە بینەوە ئیتر زەختی ئاو بەکارهێنانی زۆرە بێ جار ستفاکە لە مایەکە دوو جار ئاوت بۆ ئەمەش لە یەک مانگە لە مایەکە دوو جار ئاو بۆ دیتر ئەمە ئایا
چی پێ بکەی یان چی پێ بکەی ینی خۆتی پێ بشۆیە بێت هەموو نیزبەکان تۆ بکەم دابەشیکی باش ئەمە نەبووتەوە کارێک کە خەڵک بیر لەوە بکاتەوە و ئیمکانێتی شارەکە جێبێڵێ تەمان بەرەوڵە نزبێکی خەڵکێکی زۆر ئێرە جێشتەوە زۆر زۆرش ینی بەهۆی بیاوە جێشت و شارەکە جێشت کۆچەکەت زیاتر بەرەو سلێمانیە بەڵێ باشە جەنابتەن لە گروپی ژینگە و ژینگە پارێزی و زانیاریشمەیە کە بە بەردەوامی دەست بەدار و نەمامەکانەوەیە و لە شۆڕش و لێرە و ئەوەندەی پێت کرابێ خزمەتت کردەوە خۆبەخشانە ینی چۆن بڵێ لە خزمەتیەوە بووی کە زۆرترین پانتایی و مەسافە سەوز بکەیت ئەلەم ڕۆوە معاناتت چییە خۆت وەکو کەسێکی چالاک وەکو خۆبەخشێ من ئاواتی منە و لەم شارە کە کوردستان ئازاد بێت بتوان ڕۆژێ بێ لە ڕوویەکەوە خزمەتی ئەم شارە بکەم خۆشبەختانە ئیسا مدەیەکی 10 ساڵە لە بەرچرا بەشی باخچەکان لە شارانی شۆڕش خزمەتێکمان کردووە خزمەتێکی ناڵێن دەشە بەو شێوە بەس خزمەتێکمان کردووە کە توانیمە لای من پشوو لای من توانیمە پشوو جوودی نەبێ خزمەتی سنوودی نەبێ مەسەرەن ئەوەی کە بە نەمامێک بە خزمەتێکی ئەم شارە ئێمە توانیمەتی بەرەو پیریمانە هەنگاوێک هاتمێمە دەنگاوچینێتە پێشەوە دوای هەر ئەمەش وای لێم کردووە کە بتوانم خزمەتەکەم بەرفراوان بێ بێمە ناو چەمشەوە بێمە شارێکی تر بێمە جیاوازی نەکەم لە شارەکانی کوردستان ئەوەی کە کورتیا بژی لای من کوردستانم باشە کاک شەخیانی ئەوە زۆر گرنگە بەلای منەوە ڕوبەڕووی ئەو ڕەخنەیە نابیتەوە لەلایەن هاوشاریەکانتەوە پێت بڵێن ئێمە ئاو نییە بیخۆینەوە تۆ داوایە واکەی ئاو بۆ نەمام دابین بکرێ وڵای ڕۆبەڕوو سیکردنەوە ئەوەی وا بڵێ مەسەرەن ئەو شوێنانە کێ منمە بەسم بووە چارەسەری پێشوەختی حسابی ئاوشتەکەی کردو کە ئەو خزمەتی بەرناوێت یعنی ئەو ڕوبڕێت چوومە پێشوەختە بە شێوەیەک لە شێوەکان لێ زانیمە ئاوی هەیە بیری هەیە مەسەرەن باخەوانی هەیە ئەزانم ڕەنجەکەم بە زەحنە چێ خزمەتەکەم بردوتە ئەو شوێنەوە مەسەرەن بەڵام تۆش ئەبێ لە خزمەتە کۆڵ نەدەی لە خزمەتە ڕاچاوی هەنێ خسب بکەی مەسەرەن لەوا ڕوبەڕووی یانێ قسەی ناخۆش بیتەوە ڕوبەڕووی بڵێ ئاونیە خۆی ئەگەر نەجوڵی ڕەخنت لێ ناگیری ئەگەر بجوڵی ئەوەی تۆ لە ئینسان بە ڕەخنە گەورا بێت بە ڕەخنە گەورا بێت مەسەرەن چەندێک هێن بکرێمە توانین زیاتر خزمەت لە ساغ بێماندوو نەبی کاک شێخ من کۆتا پرسیار مەکەم لەبەرەوەی ینی پلانەکەمان ئەوەیە چەندین کەسی دیکە لەم سنوورە بدوێنین و بەسەر بکەینەوە من سوپاس دەکەم کە لەم بەشە لەگەڵمان بووین ئەگەر گرنگترین داواکاری بە نسبەت خۆتەوە داوای بکەیت لە ئیدارەی شارەکە بێت لە حکوومەت بێت لە وەزارەت بێت لە کەسێکی دیاریکرااو بێت کە بەرپرسیارەتی لە بەردەستە داواکارێکە چیە بێت وڵای داواکارەکەمان ئەوەیە مەیسا تەنهانێتمان خزمەتە کە نزم لە خزمەت بوو بە وەکو ئیداری وەکو سەروی خۆمانەوانەی کە شتیان بەدەستەوەی توان خزمەت ئەم شارە بکەن با لە ڕووی ژینگەوە هاوکارمان بێ بۆی ئەم شارە وەکو وڵاتانی دەرەوە بات ئێمەش شارەکەمان سەوز پۆشکەین تەنها هاوکاریتان بکەنەوە خۆتان جێبەجێیەکەن بەڵێ ئێمە ئامادەین مەسەلەن بە هەموو شێوەیەک شەو بێ ڕۆژ بێ کە هەچ کاتی بێ ئەوە ئێمە خزمەت ئێم کەمە پێشوازی دەکەین و دەستخۆشی سپاسانەکەین کاک شێخ عەباس قادر لێپرسراوی گروپی ژینگە و ژیان زۆر سپاسانەکەم سپاس بۆ کاتێ بە ئێمەتان بەخشی ماندوو نەبێت بەڵێ ئەزیزان بابەتێکی دیکە لە چەمچەماڵ کە ئێمە پێمان خۆش بوو بە دوواداچوونی بۆ بکەین قەرەباڵغی جادە و شەقامەکانە بەداخەوە شەقامەکان بچووکن بەرتەسکن لەگەڵ ئەوەشە هەندێک جار هاوڵاتیان هاوکار نین و وا ئەکەن کە قەرەباڵغیەکە زۆر زیاتر بێت بە تایبەت ئەمە بە شێوەیەک لە شێوەکان بووە بە شەقامی پزیشکان خۆشتان نەزان لیتر عادەتەنە و شەقامانە قەرەباڵغن من بۆ بە دوواداچوون بۆم بابەتە لەگەڵ ئەمیدی هاتوچۆی مافپەروەر کاک عومەر عەلی حەمەکەریم بەڕێوەبەری هاتوچۆی قەزای چەمچەماڵ بە سوپاسەوە گفتوگۆیەکی کورت و پوخت دەکەین لەسەر و بابەتە جەنابی ئەمید ئەم شەقامە دوانی وەڕوان ئیتر هاتوچۆتیە قوفڵە بێت وای لێ دێتر ئۆتۆمبیلەکەت لەو سەرەوەیە هێشتا لێرە ئۆتۆمبیل نەجوڵاوە بە هیچ شێوەیەک چیتان کردووە بۆ چارەسەری ئەم بابەتە چونکە هاوڵاتیان لە پەیجەکانی چەمچەماڵ لێرە و لەوێ پێمان گەیشتوتەوە کە ئەمە هاوڵاتیانی تەواو
بێزار کردووە. بەڵێ دەست خۆش بێت کاگەبیات قەزای چەمشماڵ بە خۆ دەزانی قەزایەکی بەفراوانە و ڕێژەی دانیشتوانی زۆر و چڕ بۆتەوە و ناحەی شۆڕژ لە تەنیشتمانەوە یاتوانم بڵێم بە کیلۆمەتری لە تەنیشتمانەوەیە و دانیشتوانێکی زۆری تایە خەڵک بۆ پێداویستی ڕۆژانەی سەردانی قەزای چەمشەماڵەکە قەزای چەمشەماڵیش ئەم بازاڕی جەناب تێبینی هەر لەم شەقامی بەرامبەرمانەوە و ئەم شەقامانە هەموو قەڵەباڵەکەی ڕووی لێرانە کردووە بۆ بژێوی ژیانیان و بۆ ئیشکارەکانی ڕۆژانیان سەردانی ناو چەمشەماڵەکەن بەڕاستی قەزای چەمشەماڵ لە هەفتاکانە و تاکو ئێستاکە ئەتوانم بڵێم بەرفراوانی بازاڕی بەخۆیەوە نەبینیوە تەنها ئەم بازاڕەیە و شوێن و جادەکان هەر ئەمەیە تەنها ئەتوانم بڵێم لە ڕووی هەنێ دوکانەکانە نۆژەن کراوەتەوە و بڵێن بازارەکە تۆزێ نۆژەن کراوی بووە ئەژینا هەمان شەقامی ساڵا 40 ساڵی پێش ئێستایە 40 ساڵ پێش ئێستا قەزای چەمشەماڵ چەندین گەڕێکی زیادی کردووە و ئەم شوێنی کە جەنابی شتۆری نەگی ئێواران بەیانیانیش ئێستا کاتەکەیشی گەرمە هێشتا بازار قەڵەباڵەکە حاصل وەرە بازار بە هیچ شێوەیەک لێرە خەڵک مەجاری ئەوە نادا نە خەڵک مەجالەدا ئۆتۆمبیل بڕوانە ئۆتۆمبیل مەجاردا خەڵک پەڕێتەوە بۆیە بەڕاستی گرفتەکەمانی هیچیشمان نەکردووە ینی کە پێ بڵێم بۆ ئەوەی بە هاوڵاتیان لێرە و دڵنیا بکەینەوە ئێمە لێرە ئیدارەیەشین ئەوەی کە بتوانیمانە پێشنیار و سەرنجەکانمان بە ئیداری شارگەیاندووە ئەو لایەنانی بەعانی پیانەوەتوە بەڵام هیچ وڵامەکان بەرنەکەوتووە ئێستا بڵێ ئێستا ئەم سیاجی لە بەردەممان کە پێڵێن جەزدەوە سەرەکە سەریکە تا ئێستا سێژا من پێشنیارم کرد بۆ قایمقامەتی قەزای چەمشەماڵ و سەرۆکاری شارەوانی هەڵبەتە ئەوانش مەعاراتی خۆیانە یعنی تەماشاکە لە ماوەی 10 متر و 15 متر شوێنی پەڕینەوەیشتیایە یعنی ئەمە جەنابی قایمقام وەکو جەنابی ئەمید فەرمووی ئەمە بابەتێک نییە پێویستی بە دەرەوەی شارەکە بێ موافقەت و ڕەزامەندی دەرەوەی شارەکەی پێویست بێ هەر 10 متر و شوێنێکی پەڕینەوەیە ئۆتۆمبیل ناتوانێت بپەڕێتەوە بە بەردەوامی عەرەبانە لەم بەربۆ بە حەقی خۆیانە بەڵام نەک هەر 10 مترێک و یەک منفەزیلەیە هاتوچۆ بە بەردەوامیەیە جوڵەی هاتوچۆ کەمە کاتەوە خاویە کاتەوە بابەتێکی دیکە کە چەمشەماڵەکان گلەی لەکەن ئەڵێن هەنێ شوێنی شار هەیە پێویستی بەوە نییە ئەوەندە پۆلیسی هاتوچۆی بەڕێزی لێبێت زۆری لێیە هەنێ شوێنی بەردەم عیادەکان بۆ ئەوەی پێویستیان بە تەنزیمی زیاتر و ڕێخستنی زیاترە کەچی پۆلیسی هاتوچۆی کەمی لێ وایە کاگەرگەرجان ئێمە لەناو قەزای چەمشەماڵە بە شەفت دەوامەکەی بەیانیان شەفتی بەیانیان شەفتی ئێواران شەفتی شەوانمان باشە کەمی کارمەند وای لێمان کردووە بەیانیان جەدولەکەمان لایە 12 کارمەند بۆ 13 کارمەند دەوامەکە ئێوارانیش بە هەمان شێوە ینی کەواتە لەناو شاری چەمشەماڵدا 25 کارمەند دێ دەوامەکە بە هەردوو شەفتەکە لەگەڵ ئەوەشتا وەژبەی شەوانمان هەیە لەو کارمەندانی کە بە ڕۆژ ئەرکەبینن دووبارە هەڵیان ئەسێنینەوە بۆ وەژبەی شەوان لەبەری وەژبەی شەوانم نییە تەنها شەوان دەوامکە ینی دوو ئەرکەبینن دوو ئەرک بەیانیان ئێواران داوامەکەن و شەوانی جاتە داوامەکەنەوە ئەو شوێنی کە ئەوانە لە لای شەقامی پزیشکەکان بەداخەوە لەوێش کە ئەو بینانە دروست دەکرێت لە هەر لایەنی بێ پێویستە لایەنی هاتوچۆ ئاگادار بکرێتەوە ئۆتۆمبیلەکان ئەبێ لەژێر بیناکەیە ئەبێ گەراجی تا بێ بەداخەوە بیناکان دروست دەکرێت و گەراجی تیانە و یا گەراژەکان من دیسانە پێشنیار و سەرنجمان داوتە ئیداری شار ژێری گەراژەکە کە ژێری گەراجە بیناکان هەمووی کراوەتە شوێنی دەرمانخانە و یا بەکار هاتوو بۆ شتێکی تر باشە ئێوە ناتوانن بە دانانی پۆلیسی هاتوچۆی زیاتر ئەم شەقامە تۆزێ زیاتر ڕێک بخەنەوە ناتوانن بەڵێن ئێوەمان بنێ لەم هیچ بەڵێنێک پێ نادێت لەبەرەوەی کارمەندمان نییە نقطەکارمانەیە هەموو نقطەکەمان کارمەندی هاتوچی لێ لەوە زیاتر بەش ناکە کارمەندی لێرێتە ئەم شەقامە کارمەندیشی لێ ئۆتۆمبیلیتیانە وەساوە ئەبێ ئەم کارمەندە لێرە سەحب بکەمەوە بینێرن بۆ ئەیانە ئێرە قەڵەباڵەکە بێ ناو جەرگەی شارە ئەمە کارمەندێکی لێ ئەم شەقامی کە بینیتە مەسافەکەی چەند گەورەی پێ ئەوڵێن شەقامی ئاڵتوچیەکان یا شەقامی مزگەوتی محەمەدی بە هەمان شێوە یەک کارمەندی لێیە ئەو کارمەندەگە ڕۆژێ مۆڵت بێ یا کێشەیەکی هەبێ شوێنەکەی بە چۆڵی مێنێتەوە بۆیە ناتوان هیچ بەرێت کاتی ئەتوانین بەڵێن بدەیت کارمەندی هاتوچۆمان زیاد بکە بەڵێ من هەموو شوێن بەڵام لەو شوێنانەی کە لۆدی زیاتر لەسەر ناکە ئێستیسنای بۆ بکرێت شارێکی زیاتری لەسەر هەموو قەزای چەمشەماڵ هەموو شوێنەکانمان لۆدی لەسەرە ئەم شەقامە من کارمەندەکە وەرە کارمەندی لێرانم لە لای شەقامی پزیشکەکان دایانم ئاسیان وەری ئێرانە تەماشاکە خەڵک ناتوانێت هەموو شۆ باش من زیاتر لە کاتی جەنابتان ناگرم بەو هیوایی کە شەقامێکی دیکایە ئەوم بیر نەچێتەوە کە بەرەو ئەوەی با بڵێن سەوزە فرۆشەکان و ئەوانە بەرەو ناحی شۆشێ ئەو ترافیکەش دایمەن هەستەکەی فشارێکی زۆر زۆری لەسرە ڕێک یانی ئەوتری وەکو فلکەی بە تەمای خوایە هەر کەس بۆ خۆیەتی لێ بۆ ڕاستکردنەوەی قسەکەی جەنابێت ئەوە ترافلایتە ترافلای حەق هیچ کەسێک ناخوا بەڵام جاری وە هەیە خەلیلی کارەبایی دروست دەبێت خەلی کرا بە ئەندازەی خۆمان و ئەندازیات شوێ سلێمانی بە خۆشبەختانە هاتوو 2000 چارەسەری کردووە بەڵام بە خۆ دەزانی خەلی کارەبایی جاروا چارەسەر دەکرێت جاروا هەیە با بڵێن چارەسەرەکەی بەردەوام نابێت
لەوێش بەسانیە دانراوە بەدەقەکان ئەسوڕێتەوە بەڵام جاری وایە بەهۆی قەڵەباڵەکەی هاوڵاتیانەوە لە ناوەڕاستی فلکەکە کە هەموو شۆکن و دێنە ئەڕۆ هیچ بەربەستێکی لێنیە ینی وای لاتوە جار وایە کە ینی شوێنی هاتوچۆیە شوێنی کەساب شوێنی پیادەڕەوە هەموویەتی لێرانەوە ڕەتە بێ کاتی جار وایە گڵۆپەکە سەوزە بێ حەقی بە ئۆتۆمبیلە ئەدا کە دەچێت لە سایدی خۆیەوە تەنها دو ئۆتۆمبیلە ڕۆ یەکسەر گڵۆپەکە سەوزە بێ ئەمەش حەقی برای شۆفیرانی جار وایە سێجار ترافلایتەکە سەوزە بێت ئەو ئۆتۆمبیلی کە دەمت لە داڤلایتەکە دوورە ناتوانێت بڕۆ کەمەوی زیاتر با بڵێن پیادەڕەوەکان و دەستگێڕەکان دروست کردووە. دەست و چاوتان خۆش بێت جەنابی ئەمیدی هاتوچۆی مافەرۆر عمر علی حەمەکەریم بەڕێوەبەری هاتوچۆی خەزای چەمچەماڵ ماندوو نەبن بەڵێ بینەرانی ئەزیز ئەوەش گەیاندنی بابەتێکی دیکەیە کە ئەیخێنە پێشچاوی جەنابی بەڕێوەبەری هاتوچۆی قەزای چەمچەماڵ جەنابی قایم خام بەڕێزانی شارەوانی بۆی لایەک لەم داواکاریەی چەمچەماڵەکانیش بکەنەوە چونکە هەندێک چارەسەر هەیە ئەکرێت لە ناو شارەکە کێشەکە چارەسەر. بەڵێ عزیزان جارێکی دیکە سڵاوتان لێبێ خۆتان نەزان هەر شێوازی بەرنامەی داواکار بەو شێوەیە کە لە بەشی یەکەمی بەرنامەکە داواکاری سکاڵا نیگەرانی خەمەکان کێشەکانی هاوڵاتیان وەردەگرین لە نزیکەوە ئایان دوێنین لە بەشی دووەمی بەرنامەکە ڕاستەوخۆ ئەیهێنینە لای ئەو بەرپرسە بەڕێزانەی کە ئەکرێ وەڵامیان لابێ ئەکرێ چارەسەریان لابێ یان وەکو کورد دەڵێ ئەسعەف ئیمان لانی کەم بەڵێنی چارەسەریان لابێ. من سەبارەت بەو خەمانەی لە چەمچەماڵ باسمان کرد ئەو هاوڵاتیانەی لە چەمچەماڵ ئێمە قسەمان لەگەڵیان کرد کێشەی ئاو پێچێت ینی کێشەیەک بێت لە سەرەکی ترین کێشەکان لەگەڵ هەندێک وردەباسی دیکە کە یەک دێنەسەری بە سوپاسەوە لە خزمەتی جەنابی قایمقام کاک ڕەمک ڕەمەزانین قایمقامی چەمچەماڵ سڵاوتان لێبێ سوپاس بۆم دەرفەتە قوربان. سپاس مامۆستا یادگار بۆ دیدارەکەتان بە پێچاوانەوە ئێمە لە خزمەت بەڕێستان و ستافەکەتان داین و لە خزمەت بینەران و بیسەران و گوێگران هەر بژین خزمەت لە ئێمەوە. کاک ڕەمک بەبێ پێشەکی بچینە ناو بابەتەکەەوە من دوێنێ سەردانی چەند شوێنێکی چەمچەماڵم کرد ئەمڕۆ ڕۆژێکی دیکە هاتوومەتەوە خزمەتی ئەم شارە کێشەی کەم ئاوی خەڵکی ماندوو کردووە بە تایبەت لە هاوینە یعنی داواکاری لەسەر ئاو چ بۆ ساتکەرەوە و موبەریدەکان چ بۆ خۆشتن چ بۆ جلشتن چ بۆ نازامەر فێنکردنەوەی حەوشەکە دەمەوە ئێواران تابێ زیادە بێ هەر ئەمەش دۆخێکی ئاساییە تەحسیل حاصل لە ڕوئەدا کێشەی ئاو دوای ئەو هەموو ساڵە لە چەمچەماڵ بۆ چارەسەر نابێت. بە ناوی خوای گەورە دەمەوێت لەو ئاهاتە پیرۆزە دەست پێ بکەم کە خوای گەورە دەفەرمێ وەجعلنا من الماء كل شيء حي یعنی کە تو ژیانت دەوێ کە تۆ دەتەوێت ژیان بەڕێکەی پێویست بە ئاوە ئاو بۆ مرۆڤ ئاو بۆ گیان لەبەر ئاو بۆ دار و درەخت واتە ئاو ژیانە. بەداخەوە ئەوەی من دیراسەم کردووە لە ساڵی 46 کە ڕەحمەتی شاکر فەتاح لەم شارە دەبێت گرفتی ئای خواردنەوە هەبووە هەتا دەگاتە ئەمڕۆ زۆر نوکتە لەسەر ئاو دروست بووە کە ئەندام پەرلەمانە بەڕێزەکانی سەردەمی پێشڕاپەڕین و لە هەشتاکان لە هەفتاکان لە نەوەتەکان لە دوای نەوەتەکان لە 2000 ئەمە بەڵێنی چارەسەرکردنی گرفتی ئاودراوە لە هەموو هەڵبژاردنێک بەرپرسان هاتوونەتە ئەم شارە بەڵێنیان داوە ئەوە لەوانەیە لە لای من ئەو مێژوەی 2-3 ساڵە بێت بەڵام لە مێژووی دیرۆکی خەڵکی چەمچەماڵە ئەو مێژوە ماوەتەوە گرفتی ئاوی چەمچەماڵ نا خەتای خەڵکەکەیە نەخەتای ئیدارەکە بووە نەخەتای ئەو ستافە بەڕێزانەی کە قایمقامەکانی پێش و یاخود ناحیەکان یاخود مدیری ئاوەکانە ئەمە بۆ سێش گرفت دەگەڕێتەوە یەکەمیان ئاوی ژێرزەوی نییە ئەم سەورە ئاوی ژێرزەویشی پاکی نییە کە ئەوەی هەیە پێکاتەی غازی و نەوتیە لە گۆگرد و کبریت و ئیلە ئاخری ئەمە ئەهلی پسپۆر ئاوی سەرزەویشمان نییە وەکو بۆ نمونە لە
تاقتاق هەبێت یاخود وەکو زەی سیروان هەبێت یاخود لە شوێنی ئاوا هەبێت لە دوکان ئاوی سەرزەوی هەبێت شیاوی خواردنەوە بێ ئەمە خاڵی گرفتی دووەم گرفتی سێمیش ئەوەیە کە دانیشتوانەکە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات و ئاستی ئاوی خواردنەوەش کەم دەکات بە تایبەتی لەمە ساڵدا بە داوای لێبردنەوە و بە ئەسەفێکی زۆر و ڕایدەگەێنم 25 بیرمان وشتی کردووە بەس ئەم دوومانگات جا تۆ وەرە بیری لێ بکەوە لەگەڵ هاتنمان کاک مامۆستا هەوڵماندا ئەو بیرانەی کە کارەبای بەردەوامیان نییە بۆیان ڕابکێشین و ئێمە لە ڕێگەی ڕێکخراوی شنەبای و حکوومەت توانیمان چەند بیرێکی تر لێ بدەین و هەوڵماندا حسێ ئەومان لە وێزگەی کانیشتان زیادکەین و بە سوپاسی زۆرەوە وێزگەی ئەحمەد ئیسماعیل حسەی بۆ زیادکردن و هەوڵماندا و ڕێگەی خەتی دوکان تاسوجس بازیان چەمچەماڵ بڕێکی تر داوان لێ بکەین هاوکارمان بن ئەمانە هەموو هەوڵم بەڵام چارەسەری بنەڕەتی لێرەوە ڕای دەگەێنم تەنها پرۆژەی ئاوی گۆپتەپەیە و تاکە چارەسەر بۆ کێشەی ئاوی خواردنەوە جەخ بۆ بەرچاوی ڕوونی بینەرانی عزیز خەڵک پێی وا هەر چەمچەماڵە نەخێر چەمچەماڵ شۆڕش تەچیە یەک دەردا یەک معاناتە ئەتۆ گوتت نیگەرانی من دەڵم ئاه و ناڵە تۆ دەڵێی خەم من دەڵێم پەژارە تۆ دەڵێ پێداویستی من دەڵێم هاوار ئیتر بە چۆن لە 5 حوتی 2010 لە 4 2019 لە ئەم 2020 لە 2021 ئێمە هەموو نووسراوەکانمان هەند زیاتر گەیشتۆتە 20 نووسراو لەگەڵ هەش بروسکە کە هاوارمان کردو بۆ لانە پەیوەندیارەکان فریامان من دێمە لایە و باسانش بەڵام کێشەکە کاگڕمک نەکرد لە ناو چەمچەماڵە جیاوازە ئەی لەگەڵ تەکیە لەگەڵ شۆڕش لە ناو شۆڕشە لە پیریاییەکان یعنی لەم بەربوو بەرفەرقی هەیە یعنی ماڵەکانی ئەمبەر کێشیان زیاترە لە ماڵەکەی بەرامبەریان ئەوان یعنی کۆمەڵی شتەیە ڕەنگە دەم و دەست چارەسەر بکرێ ئەڵێن 9 ڕۆژ 10 ڕۆژ کە جەنابتان ماوەی پێشوامەژتان پێدا بووتان ئێمە دەتوانین لە مایەکە دووجار ئاو دابین کە نەمەشەوە نییە بڵێ لەبەر دەستمان بێ و دابینی ناکەین هەر ئەوەنێ بەڵام هیچ نەبێ ئەو کاتی ئاوەکە دابەشەکرێ و دێتەوە بۆ ئەوەنە پێیان نادرێت کە بتوانێت تانکیەکەی سەربانیان پڕکات ئەمە یعنی بچووکترین گلەییانە گلەیی زۆر گەورەتریش ئێمە ئەگەر بین هەندێک سەیری بودجەی بەردەستی لێپرسایی فەرمانگەکان بکەی ناحیەکان بکەی من بە قایمقامێت ڕای دەگەێنم دەکرێت قایمقامێتی قەزای چەمچەماڵ 500,000 دیناری مانگانە لە بەردەست بێ لە کاتێکە قایمقامەکانی تر هیچیان لە 2 میلیۆن کەمتریان نییە ئەگە بە پێ و زانیاریانی بەردەست ئێمە کەوتۆ 5 میلیۆنیشان هەیە هەندێکیان فەرمانگەی ئاوی شۆڕش بۆ چەمچەماڵ وەتە چیە پێویستە هەم ئامێریان زیاتر بێ هەم ستافیان زیاتر بێ هەم بودجەی بەردەستیان زیاتر ئەمانە بەڕاستی هەموو ئەو ڕێنمادارایانەی کە بەداخەوە زەروریت لە بەرچاو ناگرێت بودجە بۆ ئاو حەقە مەفتوح بێ لەگەڵ ئەوەی ئێمە ئاومان نییە حەقە بودجەی ئەم فەرمانگانی کە ناوم هێنا ئاغزەلەریش چکە ئێمە ئەم پرۆژەی کە گرفتی ئاوەی کە هەمانە 17 گوندی ئاغزەلەرە تەچیە و شەمچەماڵەوە شۆڕشە گرفتەکە ئاسان نییە بەڵام پرۆژەکەش ئاسانە ئەگەر حکوومەت بێت ئێمە کۆمەڵک چارەسەرمان لێرە لەگەڵ برای بەڕێزم کاگاری بەڕێوبەری گشتی کە بە نووسراوی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران هاتبوو بە لەسەر داوای وەزارەتی ئێمە و وەزارەتی شارەوانی بە هەموو چارەسەرەکانمان باس کرد خەڵکی پسپۆرمان هێنابوو مدیر ناحیەکە بەڕێزەکان و لێپرسای فەرمانەکان لێرە هەموو شتە کۆتایی چارەسەرەکان مەحاڵە کاگڕ ناوەڵڵا نەوەڵڵا چارەسەرەکان بۆ حکوومەت لە جیاتی ئەوەی هەموو پرۆژەی گرنگە بەڵام کاگ یادگار من لێرە بە جەنابی وەزیری ناوخۆم گوت وەچوومە خزمەت وەزیری دارایی وەچوومە خزمەت وەزیری پلاندانە وەچوومەتە خزمەت وەزیری پەروەردە وەزیری شارەوانیش ئەوەش چوینە دە سەرۆک شارەوانی چوینە خزمەت وەزیری شارەوانی یەکەم داواکاری هەر دە سەرۆک شارەوانەکە پرۆژەی ئاوی گۆپتەپە بوو لە 4 کە سوکاری سەربەرزی شەیدان و ئەو ڕێکخراوانەی کە کار بۆکەی سێنفال دەکەن کوتیان هیچ داواکاریمان نییە باجاش بە دادگای نەکرێت با ڕوفاتمان نیێتەوە بەس ئێمە لە تیوان نەخێنچین بۆیە کاگ یادگار وەکو داوام لە سەرۆکی پەرلەمان کرد لە سەرۆکی هەرێم لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەمە سێدە سەڵاتەکە حتا سەرۆکی ئەنجومەنی دادوەریش کۆمپانیا هەیە بە قسط پارە دەدا ڕێکخراوە نێو دەوڵەتەکان بۆ کەرتی ئاوی خواردنەوە بودجە تەرخان دەکەن من هەم ویستم ئەو قسە بکەم
بۆ هەموو سێکتەرەکان حەقە خزمەت بکرێت ڕێگاوبان تەندروستی کارەبا ئیلە ئاخری بەڵام ئاو یەکەمینە باشە بۆ ڕێگا زەرور نییە ئەوەندەی ئاوی بەدواداچوونێکی من کە ئێمە هەر لەم بەرنمەیە ئەم پرسا بینە بەردەم وەزیری شارەوانیش هەناسەیەکی داوە ئەو بابەتە بە ئاراستەی چارەسەرێکی کورتخایەن بۆ کێشەی ئاو لەم دەڤەرە بۆ چارەسەرێکی درێژخایەن بە کورتی و پوختی بۆم باس بکەیت چونکار لەم مانگە هەڵەنە بم سەردانی وەزیری شارەوانیتان کردە وەزیری پلاندانان وەزیری دارایی وەزیری پەروەردەش بۆ وەزیری ناوخۆ بەڕێزی هاتەیە حەزەکەم ئەوە ینی ئەو زانیاریانە پشتڕاست بکەیتەوە بۆ چەند ساڵێکان من لەوە دەست پێ دەکەم بەڕێز وەزیری ناوخۆ بریکاری وەزیری ناوخۆ پارێزگا و سەرۆکی ئەنجومەن هاتە ئەم ژوورە من گوتم جەنابی وەزیر هیچ داواکاریەکەم بۆ هیچ سێکتەرێک نییە و بە تایبەتی بۆ وەزارەتی ناوخۆ تەنها داواکارم هەیە جەناب و بریکاری وەزیر هەردووکتان قورئانفالن و خاوەن شەهیدن داوا دەکەم بەزەیتان بە خەڵکی چەمچەماڵ دابێتەوە وەکو پایتەختی شەیدی و ئەنفال کراوان ئەم دۆسەیەمان لە ئەنجومەنی وەزیران بژۆڵێنن تاکە داواکاریمان ئەوەیە لە ئەنجومەنی وەزیران ئەم دۆسێ بجوڵێنن چارەسەرێکی بنەڕەتی بکرێت ئەنجام خۆشبەختانە دوای ئەو هەموو قسانە و ئەو هەموو بانگەواز و نووسراوانە بەڕێز وەزیری شارەوانی بە نووسراوی ژمارە 4609 لە 24/5 دوای هەموو ئەو پژیریانە نووسراوێکی کردو بۆ ئەنجومەنی وەزیران بۆ سەرۆکاتی دیوان خۆشبەختانە لە ڕێگەی لاەنە پەیوەندیارەکان ئێمە پەیوەندیمان بە ئەنجومەنی وەزیران کردو مەبدەئیەن شەفیە قەراریان داوە ماوەتەوە سەر دیراسە و قەرار ئەمە خاڵێکی تر دیسان بەڕێز وەزیری شارەوانی لە 9/6 واتە ئەم مانگە لە 9/6 داوای لە بەڕێز بەڕێوەبەری گشتی ئاو ئاوەڕۆ کردووە گرفتەکانی تری بۆ بنێرێ یەکێک لەو فەقەرانە هەم چارەسەر کاتێکە و هەم چارەسەر دوورمەداکەی تێدا و ئێمە پێشنیارێکی ترمان کردو ئەگەر حکومەت لە ئێستادا بودجێ نییە لە ڕێگەی کۆمپانیاکانی کە ئامادەن بە قەرز بکەن و دوات بەڵام کێشەکە گەشتبینی بەوەی کە ڕووی لە چاکبوونە ئەم بۆچی گەشتبینم کاک یادگار لێرەوە لە شاشە ڕەنجینەکەی ئێوە سوپاسی مناڵێکی چەمچەماڵ دەکەم تا ئەوی بە پیر بە گۆچان دەڕوە سوپاسی نێری دەکەم و مێی دەکەم سوپاسی ئەو خاتونە سەلار و شێرەژنانە دەکەم کە تەحمولیان کردووە بەڕاستی ئەوە سوپاسکردنی دەوێت و سوپاسی سەرجەم لاەنە سیاسی و کەساتی و دەستە و کۆمەڵ و گروپ و ڕێکخراوەکان دەکەم کە هاوکارمانن یعنی هەر کەسێک دەچێت هەر شوێنێک دەچنە پەرلەمان لاەنە سیاسەکان گروپ و ڕێکخراوەکان دەچن پشگیری لە ئیدارەی قەزای چەمچەماڵ دەکەن بۆی ئەم پرۆژەیە جێبەجێ بکەن ئەم پرۆژەیە دەمەوێت بینەران بزانن لە دەسەڵاتی قایمقامێتی قەزای چەمچەماڵ و لە دەسەڵاتی پارێزگا و ئەنجومەنی پارێزگا و بگرە وەزیری شارەوانیش نییە بە ئەمە قسەیەک بۆ بکەیت چوینە خزمەت وەزیری دارایی گوتی من محامی خەڵکی چەمچەماڵ دەبم چوینی تا خزمەت کاقوبات دەڵێ من هەموو مانایەکە و وەزارەتی دارایی پار ساڵیش هەڵەنە 300 میلیۆنیان خەرج کرد بۆ چارەسەری کێشەی کەماوی هەمیشە ئەوان هاوکارمان بەڵام چارەسەری بنەڕەتی ئاوی گۆپتەپەیە من لەگەڵ هەندێک ئوستازی جامیعە لێرە کۆبنەوەکمان کرد پێشنیاریش کەشەیە دەربەند باسەڕە ئەویش ئەگەر بێت و 100 دەچی لێ بکرێت ئۆتۆماتیکی ئەو دێت بۆی زیاتر لە کاتی جەنابتان نەگرم چکە دواترە چینە خزمەتی بابەتی هاتوچۆ لە ناو شاریش کامەش بابەتێکی دیکەی و خەڵک نیگەرانە لی گەڕەکی چلوەشتەکان دڵنیان بیستوتە و ئەوەنەیان هاشتاگ دروست کردووە ڕێگۆک و گەڕەکی هەشتی حەسارۆکی هەولێر بە بەردەوامی خەریکی هاشتاگ دروستکردنن بۆی لایەکیان لێ بکرێتەوە کە ئێستا خۆیان پێیان خۆشە پێیان بوو تێ گەڕەکی مامۆستایان کێشەی ئەم گەڕەکە چییە مناڵ و ژن و پیاوی ئەو گەڕەکە فەوتاون لە زستانە بەدەست قڕ و چڵپاوە لە هاوینە بەدەست تەپوتۆزەوە ئێمە دوێنێ نزیکی سعات و نیوێ لەوێ بووین لە دەرەوە بووین سیارەیەک ئۆتۆمبیلێک تێپەڕی لە تاو تەپوتۆزە ینی هەناسەت لێ ئەبڕا بۆ کێشەیان چارەسەر ناکەن ئەوان گلەی ئەویانە یاڵێن تەنانەت قیر تاوکردنیشمان بۆ دەرچووە براوە بۆ گەڕەکی دیکە خۆیان واڵێن ئەگەر یەکێک لە شوێنەکانی سنووری قەزای چەمچەماڵ یەک گرفتی هەبێ پرۆژەی قیرتاوکردنی یەکەمی جار ئەم گەڕەکە ناوی ئامون بوو لەسەر پێشنیاری بەندەکردمانە مامۆستایان بۆ ئەوی هەموومان خۆمان بە قەرزاری مامۆستان دەزانین شتێک بۆ ئەو گەڕەکە بکەین ئەمە وەکو تعبیرێکی معریفی و معنەوی گەڕەکی 48 یەکێکە لەو 5 پرۆژانە مەکتەبە هەژدە پۆلیەکەی تێکیە ڕێگای قیرتاوکردنی ڕێگای خوێڵی مەملەحە گەڕەکی قەرە هەنجیریەکان لە ناحیە شۆڕش
و گەڕەکی 48 بۆ خۆی و ڕاکێشانی ئاوەڕۆی گەڕەکی 3000 لە ناو گەڕەکی ئاسوودا. ئەم 5 پرۆژەی کە ناوم هێنا ئەو 5 پرۆژانن کە لە زمنی پترۆدۆلارن. حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای کابینەی نوێ کە دروست بوو ئەو پرۆژانەی ڕاگرت کە لە 150یان تەواو نەبوو. ئەمە یەک. ئەوەی لە سەروی 151 بوو بە گەڕی خستنەوە. ئەم قەراری حکوومەتی تاوا بوو قوربانجیان مەکتەبە هەژدە پۆلەکەم لە 178 تاوا بووە. بەڵام ئەم قەرارەی ئەنجومەنی وەزیران بەداخەوە بۆ دینار بوو، بۆ بودجێ دینار بوو، بۆ بودجێ دۆلار نەبوو. ئەمانەش هەموو بودجێ پترۆدۆلارن. بودجێ پترۆدۆلاری ناوچەی من دوێنێ لە تەلەفۆنێکە گوێم لە مخاولی ئەو ڕێگەیە بوو ئەیوت کە لە ئەنجومەنی وەزیرانە کێشە. ئەنجا بابەت باسکەم. ئەم پرۆژانە بە بڕیارێکی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەموو ئەو پرۆژانە هەڵوەشانەوە کە ناوچە جیاجیەکانی دەرەوەی هەرێم سەرپەرشتێکە هەر فەرمانگەکە هەڵوەشە. جا ئەگەر ئەم گرفتەکان ویستم ئەوە بڵم ئەگەر گرفتی شوێنەکەم یەک گرفتی هەبێ گەڕەکی 48 گرفتی یاسایی هەیە، گرفتی کارگێڕی هەیە، گرفتی دارایی چارەسەریان چیە و چارەسەریان هەموو یەکاریە نەبێ ئەڵە چارەسەر چییە؟ هەموو یەک پاکێجە من لەگەڵ نوێنەری ئەو گەڕەکە لە چوینێتە ئەنجومەنی وەزیران ئەم کێشەیە ئێستا لە سەرۆک بۆی جەنابەت دەقیقلات بێ ئەم کێشەیە لە سەرۆکاتی فەرمانگەی پلاندانانە لە ئەنجومەنی وەزیران لای کاک شەماڵ پێشتر کاک وەڵامتانی وەڵاممان وەرگرتوەوە کە بەڕێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران لیژنەیەکی داناوە بۆ تەخمین و تەقدیری ئەم پرۆژانە بۆی لە دۆلارەوە بکرێن بە دینار بدرێتە وەزارەتە پەیوەندیارەکان. دەست و چاوت خۆش بێت من لە کاتم گرتی کاک ڕەمەزان قایمقامی چەمشەماڵ سوپاس بۆ کاتی پێت بەخشین سوپاس کە ڕاشکاوانە وەڵامەکان خستە ڕوو و ئێمە ژۆک و ئەرکی خۆمان کۆڵ نادەین تا و کاتەی کێشەی و هاوڵاتیانە چارەسەر بێت و ئینشاڵڵا پێویست نەکات جارێکی دیکە ئەتوانم داواکاریەک لە ڕێگەی بەرنامەکەتەوە مەمنونی ئەو جارش مەمنونی سەرۆکاتی هەرێم پەرلەمان سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و بەڕێز وەزیری شارەوانی و پلاندانان و داراییم ئەم پرۆژەیە لەبەر ئەوەی وەزیری پلاندانان بە سوپاسەوە کردوێتی یەکەم وە گرنگترین پرۆژەی استراتیژی لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێت و لێرەوە سوپاسی یەک بە یەکیان دەکەم. ئەو خەڵکە شەرەوەیە ماندوو نەبن قوربان. بڵێ ئەزیزان هەر سەبارەت بە کێشە و داواکاریەکانی چەمچەماڵیەکان بابەتێکی دیکە هەیە کە پەیوەستە بە تەواوی چەمچەماڵیەکانەوە ئەوان دائیمەن گلەیی ئەوەکەن ئەڵێن لە کاتی یادەکانە لەو کاتانەی کە بۆ نمونە یادی ئەنفالەکە ئێمە ئێستا لە شوێنێکین چەندین بەداخەوە یادگاری و شتی تایبەت بە ئەنفالکراوانی تایە کە هەمیشە هەموو ساڵێ برینی ئەوانیان پێدەکولێنەوە بەم شتانە ئەڵێن بە گوێرەی ئەوەی کە ناوی پایتەختی شەیدانە پایتەختی ئەنفالکراوانە چەندین ناونیشانی دیکەی بۆ هەڵبژێدراوە خزمەت نەکراوەوە ئەوان ئەڵێن ئێمە تا ئێستت سەرەتایی ترین خزمەتگوزاری کە ئاوە ئەبێت داواکاری لەسەر پێشکەش بکەین ئەبێت گلەیی بکەین ئەبێت لە چەندین کەناڵ دەنگی خۆمان بگەێنین بۆ ئەوەی لامان لێ بکرێتەوە. سەبارەت بە یەکێک لە گرنگترین داواکاریەکان کە لە چەمچەماڵ زۆر جەختی لێکرایەوە بابەتی کەم ئاویە. من ڕووی دەمم دەکەم لە جەنابی وەزیری شارەوانی و گەشت و گوزار کاک ساسان ئەونی و بە ناوی چەمچەماڵیەکانەوە پرسیارێکی ئاڕاستاکەم. پرسیارەکەش ئەوەیە دەوترێت کە ئێوە دوو پلانتان هەیە لە وەزارەت پلانێکی کورتخایەن و پلانێکی درێژخایەن بۆ چارەسەری کێشەی کەم ئاوی لە چەمچەماڵ. پێم خۆشە باسیەوەمان بۆ بکەی ئێوە لە وەزارەت ئەم پلانەتان چۆن داڕشتووە و لە چ کاتێکە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە چ کورتخایەنەکە چ درێژخایەنەکە بە شێوەیە کە کێشەی کەم ئاوی لەم سنوورە کەم بکاتەوە تا بگاتە جێگەیە کە ئیتر کێشەیەک نەمێنێ. سەبارەت بە داواکاری هاوڵاتیانی خۆشەویستی چەمچەماڵ سەبارەت بە گرفتی ئاو لەو شارام سەرەتا دەمەوێت ئیشارەت بۆوە بدەم بەشێکی کێشەکانی کەم ئاوی ئەو تەجاوزاتانەیە کە کراوەتە سەر بۆڕی گوێزەرەوەی ئاو لە پرۆژەی دوکانەوە بۆ
شاری چەمچەماڵ کە تەجاوزاتێکی یەکجار زۆری لەسەرەوە ئەوە بۆتە هۆی کەم ئاوی لەو شارە. و دوای زانینی جەنابی سەرۆک وەزیران بەوەی کە شاری چەمچەماڵ گرفتی کەم ئاوی هەیە، جەنابیان ئەمری کرد و لیژنەیەکمان ڕاستپارد کە سەردانی چەمچەماڵ بکەن بە ڕێوەبەری گشتی ئاو و ئاوەڕۆ، نوێنەری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و نوێنەری وەزارەتی ناوخۆی تێدا بوو و ئەوان کە دیراسەی کێشەکانی کەم ئاویان کرد لە چەمچەماڵ بەڕێوەبەرایەتی گشتی ئاو و ئاوەڕۆ لەگەڵ وەزارەتی شارەوانی گەشت و گوزار پلانێکیان بەرز کردەوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی چارەسەری گرفتەکانی کەم ئاوی بکات لە شاری چەمچەماڵ. دیارە وەکو پلانێکی درێژخایەن کە پێویستی بە گوژمەیەکی گەورە هەیە، ئەو پلانەمان دانایە و دەرخستەکان ئامادەن، بەڵام سەبارەت بە چارەسەری ئێستا ئانی بۆ ئەو بابەتە دەرخستەکان ئامادەکراون و لە وەزارەتی شارەوانیەوە ڕەوانەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کراوە و ئێستا خەریکی دیراسەکردنە. چارەسەرە کاتیەکەش ئەوەیە لێدانی بیری تازەیە و ڕاکێشانی بۆڕیە و دروستکردنی تانچێکە بە قەبارەی 1000 مەتر سێجا و دروستکردنی کۆمپاکت یونیتێکە بۆ تەسفیە و پاڵدانی ئاو و هەروەها چاکسازی و گۆڕینی بۆڕی 900 ملیمیە لە کانی شەیتانەوە. ئەوانە هەمووی بە گوژمەی 7 ملیار و 681 ملیۆن دینار گوژمەکەیە کە هیوادارین لە ئایندەیەکی نێزیک ئەو بابەتە ڕەزامەندی لەسەر بدرێ. جگەلەوە هەردەمەوێ مزگەنی بدەمە هاوڵاتیانی شاری چەمچەماڵی خۆشەویست، جەنابی سەرۆک وەزیران لەم دوو ڕۆژە موافقەی لەسەر پرۆژەی پەرەپێدانی خەتی ئاوی دوکانی کۆنەوەی ناسراوە بە ئاوی دوکان یەک کرد بە گوژمەی 3 ملیار و 850 ملیۆن دینار کە لە کاتی چاکسازی لەو بۆڕیە ئەوە بەشە ئاوی شاری چەمچەماڵ باشتر دەبێ و بەدڵنیاییەوە کاریگەری زۆر باشی دەبێت لە سەرچوونی ئاوی پاچی خواردنەوە بۆ ئەو شارە. واتە ئێستا بەسەر سێ لا کار لەسەر ئەو بابەتە دەکرێت. یەکەم پەرەپێدانی بۆڕی ئاوی دوکان یەک کە بای 3 ملیار و 850 ملیۆنە، پلانی دووەم پلانە کورتخایەنەکە لێدانی دەبیری ئاو و گۆڕانکاری لە بۆڕیەکان و دروستکردنی خەزان و هەروەها ئەو پلانە درێژخایەنەی کە هەشمانە هیوادارین ئەوە ببێتە جێی ڕەزامەندی هاوڵاتیانی خۆشەویستمان لە شاری چەمچەماڵ.